وەکەموتان ئاگادارن لەم چەند مانگەیە بە تەواوەتی ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە پارێزگای هەڵەبجە ڕۆ لە زیادبوونە و نەخۆشخانەکەمان کە تایبەتە بەو نەخۆشانەی کە باری تەندروستیان ناجێگیرە لە ئێستا نزیکەی 20 هاوڵاتی لەم نەخۆشخانەیە بوونیان هەیە کە هەر 20 هاوڵاتیەکە بە تەواوەتی باری تەندروستیان ناجێگیرە و دوو لە هاوڵاتیەکان لە ژووری چاودێری چڕن و بە شێوەیەکی گشتی ئەمانەیە ئاماژە بۆ بدەین وەکو پزیشکان وەکو بەڕێوەبەری ئەم نەخۆشخانەیەش کە بە تەواوەتی ئەمارەکان ڕوو لە هەڵکشانە وەکەو نەخۆشانەی کە لە ئیسیشارەکانە بینێن لە بەشی تەوارەکانیان بینێن ژمارەیەکی هێزگار زۆری توشبوو لە پارێزگای هەڵەبجە بوونیان هەیە کە لە ماڵی خۆیان چارەسەر پزیشکیەکان وەرەگرن بە واتایی کە 20 کەس لە نەخۆشخانەی وەفات داخل بوون بەمانای ئەوە نییە کە 20 هاوڵاتی لەم پارێزگای تووشی ڤایرۆسەکە بوو بێ بەڵکو ژمارەی هێزگار زۆر زیاتر لە توشبوومان هەیە کە لەم شارەدا چارەسەر پزیشکیەکان وەرەگرن بە شێوەیەکی گشتی داداوەمارەکانمان ڕوو لە هەڵکشانە و ئێمە لە ئامادەکاری تەواودان بۆ بتوانین کە ژمارەیەکی زیاتر لە نەخۆشەکان لە نەخۆشخانەکەمان وەربگرین بەڵام ناشارینەوە سنووری توانست و سنووری نەخۆشخانەکەی ئێمە شوەکە نەخۆشخانەیەکی دیکە سنووردارە و ئەگەر ئاماری توشبوون بەم ڤایرۆسەوە ئاماری داخبوونەکان بەم شێوەیە بەردەوام بێ بێگومان ئێمەش لە 2 هەفتەی داهاتوە هیچ شوێنێکمان نابێ بۆ هیچ نەخۆشی دیکە لەم پارێزگایە داخل بکەین.